سەبارەت بە هەمانگی و پەیوەندیەکانی یەکێتی ئەوروپا و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان لە بڕۆکسلەوە بەڕێز لاوەڕاژگەی بەرپرسی نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپامان لەگەڵا. بەڕێز لاوەڕاژگەیم کاتتان باش. ئەم بخێر هاتنە کوردستان 24. هەفکاری و هەماهەنگیە یەکێتی ئەوروپای بگشتی ji bo herîkariya zêdetir a taybetî diwarê zanistî de bu herêma Kurdistanê ji çi rengî û çi royî vedê berdewam bîtin? Çi planeke taze heye? Ew katetan baş wekû xotan amajetan pêkird şandişî balayî Wezareta Xwendinê Bala Herêmê Kurdistan li Sedanî Brukselê kird û em serdana li çarçeveyê serdanekî rêxirav li layan rêxiravî DAAD Almanî ve amadekirabû ke serdaneke pêşî bû Almanya bû duatirî ji bo Bruksel bû serdanekî baş bû ve serkevtû bû li kobûnokî zor baş li astekî zor bala legel Komîsyona Ewropa beşî taybet bi xwendinê bala û zanistî rêxirabû lewê bi wirdî serzema ew data û amaranekî li ber destin ta ku êsta li nêwan Yekîtî Ewropa û li nêwan zankokanê Herêmê Kurdistan û zankokanî welataniyan endamên Yekîtî Ewropa xirane rû ew ê ke cêga dilxweşî bû ew bû ke lanê Ewropî amajeyan bi we kir ke ewan zor xweşxal in bi wê ke ew projan ew hengawaneke hawîştiyan legel Herêmê Kurdistan serkevtû bûne baş bûne we zankokanê Herêmê Kurdistan û xatirqutabiyan Herêmê Kurdistan liyan sûdmend bûne yek lew her baş lew kira ke ta ku êsta nêzîkî 4000 qutabî li Herêmê Kurdistan serdanî Yekîtî Ewropayan kiriduwe û li zankokanî welataniyan endam li Yekîtî Ewropa li Fransa li Almanya Hungariya İspanya û welatanî tir li asî master û doktora îdaman bi xwendin dawe û birwanemeyan bi dest hênawe ke ema em jimarê eger miqarene bike legel beşekî zor beşek lew welatanî tir ke li derewê Yekîtî Ewropan jimarekî zor baş û berçaw û cêga dilxweşî ewan bû ew ê ke zor giring e bahçeyan lewe kir ke ewan berdewam dibin li pijirîkirdinê Herêmê Kurdistan bi taybetî li rûyê zanistî we li kobûneweke nûnerekî ofîsî siyasetî derve û asayişê Yekîtî Ewropa beşdar bû ke ema babetekî tir e belam ewanî bê beşdar bûn û li kobûneweke amajeyan bi we kir ke ewan wekû Yekîtî Ewropa nîgeran in lew bardoxî lew li nêwan Herêmê Kurdistan û Bexda hatûte ara û bi taybetî li ser pirsî bûdce û موچە و هیوادارن کە ئەو کێشەیە و ئەو ئاڵۆزیە بە زووترین کات کۆتای بێ لە چوارچێوەی دەستوری عێراق و کۆتای پێ بۆ ئامادەگی خۆشیان دەربڕی کە گەوان بتوان شتێک بکەن ئەمە بابەتێکی تر بوو هەرویستم ئاماژە پێ بکەم لە کۆبوونەوەکە باسییان لێ کرد جگە لەوە باس لەوە کرا کە زانکۆکانی Herêmê Kurdistan ئەو ڕووفەرمانێکە ئەنجامیان داون لە ڕووی زانستیەوە ڕفۆرمی باش بوونا و سەرکەوتوو بوونا و لە ئێستادا Yekîtî Ewropa ئامادەیە کە هاوکاری زیاتری ئەو زانکۆیانە بکات و بەتایبەتی لە گرنگە کە ئاماژە بۆ بکەین کە Yekîtî Ewropa خۆی کە هاوکاری دەکات لە ڕێگەی ئەو زانکۆیانن لە وڵاتانی ئەندام کە پەیوەندی پتەویان لەگەڵ زانکۆکانی هەرێمی کوردستان هەیە ئاماژیان بەوەش کرد و خۆشتان باسان کرد کە لە کۆی 22 پرۆژەکە لە سەراسەی عێراق ئەنجام دراون هەفتەی لە هەرێمی کوردستان بوون یان لەگەڵ زانکۆکانی هەرێمی کوردستان بووە بێگومان ئەمە پەیوەندی لە نێوان دوو زانکۆ بووە بەڵام بە پشتگیری و هاوکاری دارایی Yekîtî Ewropa بووە ئەمە ژمارەی زۆر بەرچاو بوو ئەگەر لە کۆی گشتی سەیری وڵاتانی دەرەوەی Yekîtî Ewropa بکەین بەتایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ژمارەیەکی ئێران داهات دواتر عێراق دادووە لە عێراقیش هەرێمی کوردستان بوو کە زۆرترین بڵێن بەشی بەرکەوتو بوو و زۆر لەو بارەوە ئەکتیو بوون و چالاک بوون ئەمە جگای دڵخۆشی بوو و ئەوانیش بڵێنە کە بەردەوام دەبن لە پژگیریکردن لەو بواری زانستی. بەڕێز دلاوەر سەبارەت بە وەرگرتنی قوتابیانی هەرێمی کوردستان دەتوانین بڵێن ئەمە وەکو لێک تێگەیشتنێکی لێدێ لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ وڵاتانی یەکێتی ئەوروپا وان پرۆسەیە تازەیە یاخود لە ماوەی ڕابردوو شارکاری لەسەر کراوە کە خوێندکاران بچنە دەرەوە بخوێنن لە ڕێگەی ئەم کۆبنەوانەوە کە کراوە؟ ئەمە تازە نییە پێشتر کراوە پێشتر قوتابیانی کوردستان وەکو باسم کرد ئاماژەم بە ژمارەکەشان کرد هاتوون بۆ Yekîtî Ewropa وڵاتانیەدام و لە ئاستی باڵاوە خوێندویانەوە بەرنامەشان وەرگرتووە بەڵام دوو پرۆژەی گرنگی Yekîtî Ewropa هەن بە ناوی راسموس پلاس کە لەو چوارچێوەیە قوتابیان هەرێمی کوردستان سوودمەند بوونە بەشێکی
لە پەیوەندی نێوان زانکۆکان یاریمی کوردستان ڕاستەوخۆ لەگە زانکۆکانی وڵاتانی دامنیشتی ئەوروپا و بەشێکیش کراوێ بۆ قوتابیان یاریمی کوردستان کە ڕاستەوخۆ بەبێ گەڕانەوە بۆ زانکۆکان وڵێن گیان مؤسسات لەوێ خۆیان ڕاستەوخۆ پەیوەندی دەکەن بە زانکۆیەکی ئەوروپی و ئەوراق و ئەو بڕوانامەوانەی کە پێویستە تەقدیم دەکەن و دواتر ئەگەر وەرگیران دێن دەتوانن لە وڵاتانە بخوێنن یان ڕاستەوخۆ خۆیان بە جهود خۆیان کارانن ئەنجام داوە بەڵام بێگومان ئەمە لە چوارچێوەی پژگیری سیاسی یەکێتی ئەوروپا بووە کە ڕێگەی داوا بەوەی کە قوتابیان یاریمی کوردستان بتوانن بێن لەو زانکۆیانە بخوێنەوە چونکە ما تێچووی هەیە ئەو زانکۆیانێک کە لە ئەوروپان پێویستیان بە هاوکاری دارایی هەیە ئەو هاوکاریش لە دانیشتنی ئەوروپاوە بۆیان دابین کراوە. باشە وەکیە جەنابێ هەوە ئاماژە پێکری هەر چەند کۆ قوتابی بکارن مباشر دیرەک دگەلوان زانکویان فۆرمێن خۆ پێشکەش بکەن بەڵگەیان خوب وەرگرتنێ ئەرێ دەستێ زانکوێن یەکێتی ئەوروپایەدا دمینە لێ مەسەلە پێدانا ڤیزا خواندنێ وان وڵاتێن کۆنوونەراتی هەیە لە حکوومەتە هەرێما کوردستانێ هیچ بڕیارێک هاتە دانکوێ سانکاری بهێنەکردن؟ باسی ئەو بابەتە نەکرا بەڵام کە قوتابیەک لە زانکۆیەکی وڵاتیشی ئەندام لەشێتی ئەوروپا وەربگیرێ زانکۆیەکە خۆی لە ڕێگای نوێنەراتی خۆیان لە هەرێمی کوردستان داوای ڤیزەی خوێندنیان بۆ دەکات ڤیزە خوێندن لەگەڵ ڤیزای توریستی جیاوازە ڤیزای توریستی لە 3 مانگ زیاتر ناتوانێت بمێنێەوە هەرچەندە لەگە ڤیزای 3 ساڵ یا 5 ساڵیش دەبێت بەڵام ئەوەی مودەی مانەوەکە لە 3 مانگ نابێت زیاتر بێ لە خلالی ساڵێک بەڵام بۆ خوێندن ڤیزای تایبەتی هەیە ڤیزای خوێندنەکە ئەمە زانکۆکان خۆیان لەگەڵ وڵاتانی خۆیان ڕێکەوتنیان هەیە بۆ ئەوەی کە قوتابیانەی نەهە لە هەرێمی کوردستان لە شوێنەکانی تری دەرەوەی یەکێتی ئەوروپا بیانوێ بخوێنن ڤیزایان بۆ دابین دەکەن و ڤیزەکەشیان بۆ ساڵانە بۆ تازە دەکرێتەوە ئەمە کێشەگر نەبووە تاکو ئێستا بۆ قوتابیانی کوردستانیش ڕەنگە هەندێک تەقدیمکردنەکەی تۆزێک ئاسان نەبێ بەڵام لە کۆتاییدا ڤیزەکە دەدرێت بۆ قوتابیانە. باشە ئەس دەرفەت زانم واگوتووە بەحسا کێشەین دناوبەرە هەولێر و بەغدایە کرد بتایبەتی بڕۆکسل ji بۆ چارەسەرکردنا van کێشەیان و پابندکردنا عێراقê bi yasa û destûrê di çi karekî biket hîç planek heye؟ ئێمە وەکو نوێنەراتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕۆژی ڕابردوو زنجیرێک کۆبوونەمان ئەنجامدا لەو بوارەیە ئێمە سەردانی یەکێتی ئەوروپامان کرد کۆمسیۆنی ئەوروپایان با بڵێن ئەو بەشێک کە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا هەیە زۆر بۆ وردی پامی هەرێمی کوردستان حکوومەتی کوردستانمان گەیاند بە وردی باسمان لە بابەتەکان کرد هەرێمی کوردستان چ هەنگاوەشی ناوە ئەو داتانێک کە ڕادستی بەغدای کردوون ئەو کۆبوونەوەی کە ئەنجام داون ئەو شاندانە ژماری شاندەکان کە ڕەوانی بەغدای کردن بۆ ئەو شێژانێک کە ئەم چارەسەر بکرێن و مووقیفی بەغداد چ بووە هەنگاوەکانی بەغداد چۆن بوونا ئەوانشمان بۆیان ڕوو کردووە هەرچەندە ئەوان بەشێکی زۆر لە زانیاریەکانیان لەلا بوو لەلایەن نوێنەرەکانی خۆیان لە بەغدا و لە هەرێمی کوردستان بەدەستیان گەیشت بوو و خۆشبەختانە ئەوانی کە ئەوان نردوگان لەگەڵ ئەوەی کە ئێمە باسمان کرد یەکی دەگرێتەوە خۆیان ئاماژەیان پێ کرد ئەوان نیگەران بوون لەو بارودۆخە و ئەوان وەکو یەکێتی ئەوروپا ئاماژەیان بۆ ئەوان پشتگیری دەکەن لە حکوومەتێکی خۆیان دەڵێن هامەبەش یان هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان تێدا لایەنێکی ئەکتیڤ و چالاکی حکوومەت بێەوە ئەو ڕێکەوتنانەی کە لە نێوان هەرێمی کوردستان بەغدا ئەنجام دەدرێن واژوو دەکەن دەبێ ڕێکەوتنێک بن کە هەردوو لاپەی ڕازی بن و درێژخایەن بن و بتوانن سەقامگیری سیاسی بۆ ناو عێراق و هەرێمی کوردستان بگەڕێنەوە لەبەرەوەی یەکێتی ئەوروپا پێی وایە کە لەبەرەوەی لە ڕووی جوغرافی لە ناوچەکە نزیکە هەر تێکچوونی سەقامگیری لە عێراقیان لە ناوچەکە لە کۆتاییدا کاریگەری لەسەر ئەوانیش دەبێ و جگەل لەوەش ئەوان ڕێکەوتنیان هەیە لەگەڵ ڕێکەوتنی استراتیژیان هەیە لە عێراق و لایەنێکی ئەکتیڤن لەو پێشکەوتنانەی کە لە عێراق ئەنجام دەدرێن و هەرێمی کوردستان ئەنجام دەدرێن نمونەشیان زۆرن وەکو ئێستا باسمان کرد بۆیە بەلایەنەوە زۆر گرنگەکە ئەو بابەتانە چارەسەر بکرێن و لە دوایین کۆبوونەوەش کە شاندی عێراقی مانگێک لەمەوبەر شانگێکی باڵای عێراقی سەردانی بڕۆکسلان کرد ئێمە وەکو نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەکە بەشدار بووین لەوێش چەند جارێک ئاماژەیان بۆ کرد کە بۆ یەکێتی ئەوروپا زۆر گرنگە کە پەیوەندی باش و تەندروست لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەبێ لەو کۆبوونی ئێستا ئاماژیان بەوە کردی کەوان ئامادەن هاوکار بن ئەگەر لە شوێنێک بتوانن هاوکاری ئێمە بکەن ئێمە لە هەفتەی داهاتوو لە ڕۆژی داهاتوو بەردەوام دەبین لە ساڵاتچەکانمان بەتایبەتی لە پەرلەمانی ئەوروپا. دەست خۆشگەلێک سپاس هێژای دلاوەر ئاشگەیی بەرپرسێ نوێنەراتی حکوومەتە هەرێما کوردستانی لە یەکێتی ئەوروپا ژێ بڕۆکسلێ گەلێک سپاس.
سپاس بێوش کاتش خۆش.